هونەرمەندی خۆشەویست هەواڵخانەقینی لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە باز لە نوێترین بەرهەمی خۆیەکە. بەرهەمەکە ئێستا لە قۆناغی وێنەگرتندایە و لەسەر سێتی وێنەگرتنی نوێترین بەرهەمی خۆی هەواڵخانەقینی ڤیدیۆیەکی دروست کردووە. لە ناو ڤیدیۆکەدا باز لە وردەکاریەکانی بەرهەمەکەیەکە با پێکەوە ببینین. لە بالنسبة تێکستەکەی این شاعری بەتوانە ناهید خان ناهید محەممەدی لە شاری کرماشانە لەسەر داواکاری خۆم بوو ئەم مۆزوعی ئەم تێکستە لە ڕاستیە ئەویشە زۆر بەدەسە ڕەنگینەکەی فکرەیەکی بەسیتم پێدا بۆ ئەوەی وەسفی جوانی و نازداری کچی خانەقین بکە ئەو بە زۆر جوانتریش لە فکرەکەی من شتەکەی نووسی و دەستی خۆش بێت. ئیتر بەنسبەت ئاوازەکە ئاوازی خۆم دامناوە بۆی و بۆ مۆزوعی تەسویرکردن و کلیپەکەیشی لەگەڵ دەرهەنەری خۆشەویست کاکە دیارمەهدی جیلی تازە ئەم جیلی تازە بزانن ئێمە لەو کاتێشە هەر گەنجان و بە کوچ و کوڕەوە و بە خەڵک ئەو سەردەمەش هەر حەزیان لە جوانی و لە عشق و لە ئەو شتانە هەر بووە و شتێکی جوانیش بۆ لەو کاتە. ئینشەڵڵا بەتەمام زۆر هەر لە سەرەتای ساڵی تازەوە 2025 بڵاوی بکەمەوە.